بەناوی خوای گەورە، سڵاو ئازان و خۆشەویستان لە ئاوات ئەکادیمیەوە لە خزمەتتانە. خۆشەویستان، وەک هەمومان ئەزانین ئێمە کا کوردین، نە وڵاتمان هەیە، نە پارێزراویمان هەیە و ئایندەش زۆر زۆر ناڕوونە. هەمووشمان بەو بێزارین کە لە هەموو ڕوویەکەوە هەست بە داماوی و دواکەوتویی و ناڕەحەتیەکەین. لێرەوە ئەمێ بە هەمووتان بڵێم کە تەنها چارەسەر پەروەردەیە و تەنها چارەسەر پێگەیاندن و پەرەپێدانە. تەنها چارەسەر ئەوەیە، چونکە چارەسەری کێشەکانی ئێمە شتانێک نین بە شێوەیەکی کاتی بتوانین چارەسەریان بکەین. ئێمە تەنها پێویستمان بەوەیە کە خۆمان بگۆڕین بۆی کۆمەلگاکە بگۆڕێت. ئێمە پێویستمان بە هێنانە ئارای جۆرە کللتورێک هەیە کە تایە معریفە، ئەخلاق بەهای باڵا، نرخی گەورەی هەبێ، هەتاوەکو هەمووان لەسەر ئەوە پەروەردە ببن کە خۆیان پێ بگەێنن لە پێناوی ئەوەی کە خزمەتێک بە بەرژەوەندی گشتی بکەن. خۆشەویستانم، هەرچەندە سەر دێنین و سەر دەبین، ئەم بارودۆخە لە دەست کەسێکی دیاریکراو نییە تاوەکو هانای بۆ بەرین، بەڵکو لە دەست هەمومانە. بەڵام لە ئێستا پێچێ خەڵکی ئامادە نەبن کە گۆڕانکاری لە خۆیانە بکەن. کەواتە ئەی چارەسەر چییە؟ چارەسەرەوەیە ئێمە خەمێکی خۆمان و نەوەکانی ئایندەمان بخۆین بەوەی کە پەروەردەیەکی دروست بێنینە ئارە، پەروەردەیەک کە تایە مرۆڤی خاوەنبەها دروست بکات، پەروەردەیەک کە جارێکی تر بە پێچەوانی ئەوەی پێشومان کە وا خەڵکەکە پەروەردە کراوە هەتا بۆی بکرێ ڕێگای ناتەندروست بگرێتە بەر بۆ بەدیهێنانی ئامانج و خەونەکانی. ئازیزانم، لە ئاوات ئەکادیمی بەردەوامین لە خزمەتکردن، بەڵام خزمەتێکی نەوعی. سوپاس بۆخوا ژیانی دەیان و سەدان کەس لە ڕێم ئەکادیمیایەوە گۆڕاوە. ئەگەر بڵین چۆن، بەڵێ ئەمڕۆ بەرهەمی ئێمە هەر بەرهەمێکمان هەبێ بەرهەمی مێشک و تواناکانمانە، بەرهەمی ئەوەیە کە ئیزانین. لێرە چەند پرۆژەیەکمان هەیە کە بەردەوام لە پێگەیاندنی کۆمەڵێ خەڵکی زۆرین. یەکێک لەوانە چالاکردنەوەی مێشک و بەهێزکردنی یادگەیە. سوپاس بۆ خوای گەورە، زۆر جێگەی شانازیە کە توانیمان دەیان و سەدان گەنج لاو بەتەمەن مناڵ لێرەوە وا لێ بکەین کە مێشکیان زۆر زۆر بە باشتر بەکار بهێنن. ئەم ساڵ ئێمە لە ئاوات ئەکادیمی دەستکەوتی زۆر گەورەمان هەبوو. لەوانە چەندین بەشدار بوو توانیان لە پۆلی 12 نمرەی بەرز بەدەست بێنن. تەنانەت بەشداربوومان هەیە کە هەموو وانەکان سەدی هێناوە لە شاری کەرکووک. ئازیزانم، بۆیە یەکسەر ئاماژەم بە کەرکووک کرد، چونکە ئەزانن لە کوردستان، لە هەرێمی کوردستان جگە لە کەرکووک واتە ئیدارەی شارەکانی هەولێر و سلێمانی و دهۆک نمرەی بەرزی بەو شێوازە نەهات. بەڵام سوپاس بۆخوا لێرەش چەندین تەلەبەمان 97 و 98 و 95 و 96یان هێنا. ئەمە لەلایەک ئەگەر هەرێکێک لەمانە بدوێنی کە چەندین فیدباکیان هەیە ئێستاکە لە پەیجەکانی ئاوات ئەکادیمی، ئەمانە بەهۆی جێبەجێکردنی ڕێنمایی و ڕاهێنانەکانەوە بووە گەشتون بەم ئاستە بەرزە. هەروەها چەندین بەشداربوومان هاتن دەستیان کرد بە لەبەرکردنی قورئان. سوپاس بۆ خوای گەورە، چەندین بەشداربوومان لە ماوەیەکی زۆر کەمە کە خۆیان هەرگیز تەسەووریان ناکرد هەموو قورئانیان لەبەر کرد. لە ئاوات ئەکادیمی بەدەیان بەشدار بوو ئێستاکە فێری ئینگلیزی بوون یاخود فێری زمانی تر بوون لە ڕێی کۆرسەکانی استراتیژیەکانی فێربوونی زمان و چالاکردنی مێشک و بەهێزکردنی یادگە. ئازانم ئەم بارودۆخی هاتوۆتە ئارا بارودۆخێکی ئابووری خراپ و هەموو بەشداربوانمان ئەزانن کە کۆرسەکانی ئێمە لە چاوناوەڕۆکەکانیانە زۆر زۆر هەرزانن، بەڵام بارودۆخەکەش زۆر خراپە. هەر بۆ ئەو مەبەستە
ئێمە کۆرسێکمان ڕاگەیاندووە کە ئەمڕۆ دەست پێەکە ئەوەشی ئەمڕۆ فریانەکەوت دەتوانێت بەیانی دوو بەیانی یاخود بە هەر جۆرێک هەیە زوو بێ بەدەمیەوە و ئەگەر بە ڕاستە خۆش نەیتوانی لەگەڵمان بێ بە تۆمارکرا و دوایی فریای بکەوێ کۆرسێکی تایبەتە بە چۆن مێشکمان ئامادە بکەین بۆ ساڵی نوێی خوێندن. ئازیزان لەم کۆرسە کۆمەڵێک وانەی زۆر گرنگ کۆمەڵی ڕاهێنان و ڕێنمایی زۆر گرنگ ئەدرێن بە قوتابیان تاوەکو ساڵی نوێی خوێندنیان سەرکەوتوو بن. خۆشەویستان بابەتەکە بەراورد ناکرێت. کاتێک کە تۆ بچیتە قوتابخانەیەکی باش بۆ نمونە بچیتە قوتابخانەیەکی نمونەی ئەهلی پارێکی زۆر بی تاوەکو ساڵێک لەوێ بخوێنی کە هەمووتان نەزانن بەو ساڵە هیچ ناقەومێ، بەڵام لە ئاوات ئەکادیمی ئەوەی ساڵێک بەجددی لەگەڵمان بێ بۆ هەموو ئایندەی تواناکانی ئەگۆڕێن، توانای فێربوونی، توانای مێشکی، توانای یادگەی و ئەتوانێت زۆرترین ئیسفادە لە تواناکانی خۆی وەربگرێت. کەواتە جیاوازیەکە ئەوەیە پێچێت تۆ بەشداری جۆرە پرۆگرامێک خوێندنێک کۆرسێک شتێ بکەی زانستێک وەربگری، بەڵام خۆت هەر کەسەکەی جاران بی بە پێچەوانەوە لە ئاوات ئەکادیمی تۆ ئەبی بە کەسێکی تر لە ڕووی تواناکانتەوە. ئەمە ئەو گۆڕانکاریە جەوهەریەیە کە ئێمە ئەمانەوێ و ئێمە ئیشی لەسەرەکەین. خۆشەویستانم لە ئاوات ئەکادیمی کۆمەڵێ پرۆژەی زۆر نایاب هەن کە سوپاس بۆخوا کاتە فیدباکمان وەرگرتووە بینیمانە کە ئەمان ئەم بەشدار بۆ بەڕێزانە خۆیان ئاماژەی پێکەن. کەسێک هاتووە مێشکی چاکە هەموو ژیانی گۆڕاوە، کەسێک هاتووە فێری ئینگلیزی بێ هەموو ژیانی گۆڕاوە، کەسێک هاتووە ئەو کۆرسانەی تری خوێندووە و ڕێککەوتووە لە شتانێکی تر. خۆشەویستان لە میانەی کارکردنم لە ئاوات ئەکادیمی ڕۆژانە بەدەیان و سەدان نامم بێت و ئەمە بۆ من گرفتێکی گەورەی دروست کردووە، چونکە زۆر حەزەکەم بتوانم لە خزمەت زۆرترین کەسا بم لە هەمان کاتیشا ئیتر پێم سەلمێنراوە کە ناتوانم وەڵامی ئەو هەموو نامە و پرسیار و داواکاریە بەمەوە و زۆر جار کارەکانی ئاوات ئەکادیمی تەخیر بوون، هەندێک پرۆژەمان دواکەوتون لەبەر ئەوەی کە من لەولاوە سەرقاڵی وەڵامدانەوەی نامەی جۆرا و جۆر بوو. بۆیە بە باشمان زانی لە ئاوات ئەکادیمیەوە من بە لایف بێمە خزمەتتان و لێرەوە ڕاستە و خۆ لە خزمەتتانە بم تاوەکو بتوانم وەڵامی پرسیارەکانتان بدەمەوە. خۆشەویستانم ئەم ئەکادیمیایە بە ئامانجێکی گەورە کارەکات و ئەمڕۆ سەدان کەس لەم ئەکادیمیایە وانە ئەخوێنن. خۆشەویستان بۆ هەمووتانە لە هەر شوێنێکی دنیا کە هەبن ئەتوانن لەم ئەکادیمیایە سوودمەند بن. ئێمە بە دەیان ڤیدیۆ و بابەتی نووسرا و بە دەیان سەرچاوەمان خستوەتە بەردەست هاوڵاتیان و هاونیشتیمانیان و هەوادارانی بواری پەرەپێدانی تواناکانی مێشک و فێربوون لە ڕێی سایتی ئاوات ئەکادیمی، هەر بنووسە www.awatacademy.com. ئەوە شتانێک گەنە بەردەستت کە کۆرسی تایە بە فری و دەیان مەقالەی زۆر گرنگی تایە کە ئەتوانن ئیسفادەی لێ بکەن. یوتیوبی ئاوات ئەکادیمی بە دەیان ڤیدیۆی تایە کە ئێستاکە ئەتوانن تەماشایکەن. بابەتی تایە لەسەر مێشک و فێربوون زیاد لە 2 کاتژمێر، بابەتی تایە 3 کاتژمێر و چەندین چاوپێکەوتن و چەندین لایڤ و چەندین بابەتی گرنگی تایە کە هیوادارم بتوانن سوودی لێ وەربگرن. جیاوازیەک ئەوەیە ئێمە تا ئێستاکە هەوڵمان نەیاوە لەم چەنەڵەوە کارێک بکەین وەکو کاری ڕێکلام، تەنها ویستومانە خزمەتێک پێشکەش بکەین، بەڵام سوپاس بۆخوا بەشداربوویەکی زۆریشمان هەن کە لە ڕێی یوتیوبی ئاوات ئەکادیمیەوە ئاشنا بوون بە ئەپلیکیشنی ئاوات ئەکادیمی و سایتی ئاوات ئەکادیمی، پیجی ئاوات ئەکادیمی لە فەیسبوک، لە ئینستاگرام و چەناڵ و گروپەکان لە تێلێگرام. بۆیە توانن سوود لە هەموو ئەوانە وەربگرن بە دوای ئەوە بگەڕێن چۆن بتوانن بە کاتێکی کەم شتانێکی زۆر فێر ببن، چۆن بتوانن بە هەوڵێکی کەم ئەنجامی گەورە بەدەست بهێنن. خۆشەویستانم ئێمە لە خزمەتتانین، ئینشاءڵڵا لە زووترین کاتە یەمەوە خزمەتتان بۆ وەڵامدانەوەی ئەو پرسیارە زۆرانەی کە زۆر جار بەنامە بۆم دێت و
تەنانەت مەجای ئەوە نیە بیخوێنمەوە، بەڵام لێرەوە ئەکرێ ببێتە خزمەتێک بۆ هەموو لایەک. هەر سەرکەوتوو بن. خواتان لەگەڵ.